خوێندنەوەی تایبەتیمان بۆ پرسە سیاسیەکان هەیە جاگەر خوێندنەوەکە و هەڵوێستەکانمان یەک بوو ئەوە چاکە ئەگەر یەکیش نەبوو هەم ئەوان ڕێز لە هەڵوێستی ئێمە دەگرن هەم ئێمەش ڕێز لە هەڵوێستی ئەوان و خوێندنەوەی ئەوان دەگرین بۆ پرسە سیاسەکان هەرێمی کوردستان خاڵێکی تر ئێمە باسمان لەوە کردکەوە جوڵەیەک هەیە بۆ ئەوەی بەتایبەت لایەنە سەرەکیەکان هەرێمی کوردستان کۆبنەوە و قسەیەکی جددی و ڕیشەیی باس لە بارودۆخ هەرێمی کوردستان بکەین و چۆن وا بکەین کە ئەو لایەنە سیاسیانە پێکەوە هەوڵ بدەین ئەوەی کە ماوە بە دەستمانەوە بیپارێزین و هەوڵیش بدەین ئەوەش لە دەستمان دەرچووە بیگێڕینەوە و بە پێی دەستوری عێراق لەگەڵ بەغداش بکەوینە گفتوگۆ و کێشەی سەرەکیە ملەتە ئێمە کە ئێستا کەم موچەیی و بێموچەیی و ڕوبع موچەیی و مەترسی ئەوەشە کە نەمێنێت هەڵنەوە خوشکان و ئەندامانی هەردوو لە هەندێک گلەییان لە یەکتری هەیە بڕیارە لیژنەی هاوبەش کۆبێتەوە چارەسەری بکە.